بەنسبەت ئەو پرۆژەی خانەنشینی کە دوو بەشە بەشێکی خانەنشینی مەدەنیە یەکێکی خانەنشینی سەربازیە. خانەنشینیەکانی سەربازی هەندێک بابەتی تێدا هەیە کە ئێمە دەتوانین بڵێن هەندێکیان نایاساییە، مەسەلەن هەندێک پلە هەیە کە شخصەکە ئەو پلای نەیدیتە، بەم پلەیە خانەنشین کراوە کە مستەحەقیان پلەیە نییە، یاخود لە خانەنشینی هەیە کە شەهیدانی باز بکەین. ئەو خانەنشینیەکەی کە بڵێن وەکو وەرەسە دەمێنێتەوە، شخصەکە دەرەجە یەک نییە، بە پێی قانون دەبێت دەرەجە یەکەکان سوودمەند بن، یاخود شەهیدەکە زۆر کۆنە نەوەکەشی لی سوودمەند دەبێت کەمە بە پێی قانون نابێتەوە بێت، یا ئەسەن هەیە کە ئەسەن شەهید نەبووە بەڵام بە شەهید تۆمار کراوە. ئەغڵاتی ئەو هەڵە زۆری تێدا هەیە. بەنسبەت مەدەنیەکانیش دیسان هەر ئەم بابەتە کەسەیە کە پلەی وەزیر نییە بە پلەی وەزیری خانەنشین کرا، مدیر ئام نییە بە پلەی مدیر ئام خانەنشین کراوە کە نایاسایینە، کە ئەوانە دەبێتن پێداچوونەوەیان لەسەر بکرێتن، پاکسازیەکی باشی بۆی بکرێت کە ئەمەوا دەکە کە هەندێک داهات بۆ حکوومەت بگەڕێتەوە کە بە ناسایی بە خەڵکەکان دەدرێت. عەدالەتێکی تێدا دەبێت ئەگەر ئێمە زۆر بەچڕی لەسەری کار بکەین. یەکەم شت عەدالەتی تێدا دەبێت، دوام شت داهاتێک بە حکوومەت دەگەڕێتەوە، ئەو داهاتە بتوانین تەنزیمی بکەین بۆ ئەوە کە بتوانین ڕێکی بخین لەگەر داهاتی فرۆشتنی نەفت و داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان ڕێکی بخین، چونکە پاش کەمبوونەوەی هەناردەکردنی ساری هەناردەکردنی نەفت بۆ دەرەوەی باڵات کەمومان پێی ئاگاداری لە 600,000 بەرمیل نێزیکەی 300,000 بەرمیل دەڕواتە بەوەکە کۆی گشتەکەی داهاتەکەی لێک بدەینەوە بتوانین موچەکان حکوومەت بتوانێت موچەکان لە بەردەوامی پێی بداتن.